ئەی کام کار جوانە ئیمانداران بڕواتانە بێ خراپترین کار ئەوەیە ئەمڕۆ دەست لە خەڵک پانکەیتەوە یعنی بتوانی کاسبی بکەی بتوانی کار بکەی بتوانی ئیش بکەی قوە و بازەت هەبێ بەڵام فێری تەمەڵی بیشان دەیتەوە لە خەڵک دەست پانکەیتەوە خراپترین مرۆڤی تۆ با بزانی با 5 وەختە لە مزگەوتابی خوام کردە باوشەکەیتە کەعبا شەو ڕۆژ لە پاڵی کەعبا نوێژەکەی پێغەمبەر قەت نەیوتووە لە خەڵک دەست پانکەنەوە هەڕە شەشە داڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کەسانەی کە ئەتوانن کار و ئیشکەن و دەست لە خەڵک پانەکەنەوە ئەوانە خوا خۆشیانی ناوێ وتیان ئەی پێغەمبەری خوا کام کردار کام کار جوان و شیرینە فەرمووی ئەوەیە ئینسان خۆمان ئەڵێین ئینسان ڕەنجی دەستی خۆی بخوا هەوڵ بدا کە ئیشێکە وەزیفەیەکی ئەمڕۆ نانێکی وەزیفەکەی خوا کارێکی جوانە و بە جوانی ئەنجامیدە ئەگە کاسبی و ئیشەکەی هەوڵدەکی ئیشێ کاسبیە بدۆزەوە بۆ خۆت قەت مەڵێ دانیشتە بڵێ نییە ئەمڕۆ بووەتە دیاردەیەک لە ناو گەنجانە هەر ئەڵێ نییە ئیشەکە بووە مەماڵ لە بەردەمی ئاداینە هەر ئەڵێ نییە چونکە بۆ قەناعەتی نییە من وازانم قەناعەتی نییە ئیشەکە لەم شارە نییە لە شارێکی ترەیە لە وڵاتێکی ترەیە کار ئەوە ئەرزی خوایە بڕۆ تۆ گەنجی کاسبیەکی جوان بکە بە قووەت و بازەی خۆت ژیانی خۆت ئامادە بکە ژیانی خۆت پێشخە بۆ دانیشی چاوەڕێ ئەم و ئەوەکەی دەی بەشکەم شتێکە پێ بدە بۆ وابیت ئەی بۆ گەنجێک نەبی سبەینێ خەڵک چاوەڕێی دەستی تۆ بکە لە تۆ فێریشت بێ لە تۆوە خەڵک تۆ پارە بدەیتە خەڵک تۆ یارمەتی هەژار بدەی فەقیر بدەی ئەی بۆ وا نەبین ئێمە هەمومان ئیمانداران ئەبێ ڕازی نەبین بەوەی کە هەتا هەوڵدە زیاترت بێ بۆ ئەی بۆ ژیانی خۆت باشتر بێ و مسلمانانش سود و قازانجێ بگەینی بە خەڵکی چونکە ئەگەر وابی خوای گەورە خۆشمانی گەرەک چونکە ئەبێمە دنیا بڕازێنینەوە تۆ کەسێکی بازرگانی دەستپاکی ئیشەکەت پەرەی پێ بدە تۆ دوکاندارێکی دەستپاکی پەرەی پێ بدە ئیشەکەت با لە بازاڕە لە تیجارەتە ئەو قۆڵ بڕانە و ئەوانەی کە غەش و فێڵەکەن بابایان نەمێنێ تۆ مامۆستایەکی چاک و باشی ئیشەکەت پەرەی پێ بدە با جوانتر بێ و نمونە زیاد بێ تۆ تەلەبەیەکی چاک و باشی هەوڵدە زیاتر بە خەڵک چاو تەلەبەکانی تر دەوروبەرت چاوی لێ بکە هەموو ئیشەکانمان ئیمانداران وەزیفەیەکتەیە لە وەزیفەکەت پەرەی پێ بدە بۆ ئێمە توموحمان نەبێ بۆ ئیشەکانمان بەرەو پێش بچێ ڕازی بین بە شتێکی زۆر کەم ڕەمزی ئەوەنە ڕازی بین هەتا لە دنیا بەشمانەکە یەکسەر ئێمە نەمای لە دنیا ئەبێژین و مناڵەکانمان سوال بکە بۆ وابین ئێمە ئەی بۆ من نەمرم دوای خۆم هەوڵ دەمژن و مناڵەکەم احتیاجی کەسی نەبێ بۆ وانە بم بۆ لەو کەسانە نەبم بۆ مناڵەکەم فێر نەکەم یعنی بۆ ئاوا هەوڵ دەین بەرەو پێش بچین خۆمان ماڵمان مناڵمان کەوەی سوودیە بۆ خۆمان ئەنجامی بدەین ڕانەوەستین و بەرنامەمان هەبێ بۆ ژیانی خۆمان چونکە ژیان ئەڕوا و تەواو نابێ ئیماندارانی خۆشەویست پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویان باشترین کاسبی چییە فەرمووی ئەو کاسبیە کە ئینسان ئیش و کاسبیەکە کا و ڕەنجی دەستی خۆی دەخوا و فەرمووی داود عەلەیهی السەلام باشترین کاسبیە کە دەیکا خۆی ئیش دەکا و بۆ خۆیشی کە ئەو کارەی کە تێتە بەرهەم دەیخوا نمونەی داود عەلەیهی السەلامی هێناوەتەوە بۆمان مسلمانە عەزیزەکان پێغەمبەری خوا فەرمێ خوای پەروەردگار ئەفەرمێ خوای پەروەردگار وەک عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئەگەر ئێوە لە ماڵە دانیشتن داوای ڕزق بکەن و فەرمووتان دوعا بکەن ئەوە تەئکیدتان لێ بێ لە ئاسمان نە ئاڵتیم نە زیو ئەبارێ یعنی سە خەڵکێک وازانێ گەرەکی دی بەس بۆ دوعای خێر خوا ڕزقی بۆ بنێرێ بەڵێ دوعای خێر سەبەبە بەس تۆ ئەگە هەوڵ نەدەی ئیمامی عومەر هاتە مزگەوتەوە کۆمەڵێ نوێژیانە کرد عیبادەتیانە کرد هات بەرنوێژی کرد بۆیان و نوێژیان کرد و ئیمامی عومەر ڕۆیشت دوایە گەڕاوە گاڵۆکێکی بۆ ئیمام عومەر گاڵۆکەکەی لە فکر چوو لە حوجرەکەی خۆی گەڕاوە گاڵۆکەی بەرێ سێرەکە کۆمەڵی هەر دانیشتنە گاڵۆکەکەی هێنا و پرسیاری لێوتی ئەوە بۆچی دانیشتنە لە مزگەوتایەوە تەماشا کەسە ئیمامی عومەر چۆن فێرمانەکە وتیان دانیشتنیە زیکری خواکە گاڵۆکەکەی بەردۆ کرد وتی مزگەوت جێنن یا هەمووتان بەردار بدەم نوێژ تەواو بوو عیبادەت تەواو بڕۆن عیبادەتەکەی تر بکەن بڕۆن کاسبی کەن ئەفضل دینار ينفق على عياله
پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات و باشترین دینار و درهەم ئەوەیە کە تۆ پەیدا دەکەی لە حەڵاڵە بۆ ماڵ و مناڵەکە وەک ئەوەیە دوور کات نوێژەکە هیچ فەرقی نییە ئەوتی ئەدەی مزگەوت چۆڵکەن بڕۆن کاسبیە بکەن ئێستا تۆ جومعە یا ئەیها الذین آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة وانە ئەڵێ جومعە بکەن دوای جومعە چی دیە دوای ئاەتەکە يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وانيا بين بو مزقود بو جمعة وجماعات وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون فإذا قضيت الصلاة أجا جمعة توابو شيل دانشن لمزقود فانتشروا في الأرض برون بسر زيها بقرن خونالي هر دانش لنا ومزقود تاو تور أمو مالو منال تشلولا واحتياج بيه ئەڵێ بڕۆن بەسەر زەویا بگەڕێن بۆ خۆتان کاسبێ بکەن مەعیشەتێک ئیسلام تەمەڵخانە نییە فێرمان ناکە ئەوەی لە مزگەوتا بێ فێری تەمەڵخانە بێ دانیشە و پشداتەوەی تر تەواو خۆ بەهەش بۆ تەمەڵخانەکاندا نەنراوە باش کرداری گەرەک کاری گەرەک هەوڵی گەرەک تێکۆشانی گەرەک بگەیتەوە باشتە بەخوا دنیا شواگەرێکێتی ئەگەر وانەبی لە دنیا دواکەوی لە قیامەتش دواکەوی تۆ بڵێ وەڵا قیامەتم ئاوەدانەکەمەوە دنیا هیچ نییە با بڕوا ئیسلام وای نەوتووە کەی ئیسلام وای وتووە ئیسلام پێمانی وتووە دنیا ئاوەدانکەنەوە خوای گەورە بەشەریەتی خستە سەر دنیا مەلایکە گلەی کرد خوای گیان بۆ بەشەریەتەکەی خۆی ئێمە عیبادەتی تۆ دەکەی عەسیانی تۆ ناکەی ئەوەیش فەرمانی تۆ بێ جێبەجێیەکەین نافەرمانی تۆش ناکەی خوای پەروەردگار فەرمووی ئەم بەندانە خەمە سەر زەوی بۆ ئەوەی سەر زەوی ئاوەدانکەنەوە ئەی جا ئەگەر من و تۆی مسلمان و دیندار و ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەت ئەگەر سەر دنیا ئاوەدان نەکەینەوە کێ ئاوەدانی بکاتەوە خەڵکی خراپ خەڵکی خراپش دنیا خراپ دەبێ ئەو کاتە ئەوەی ها لە چوارچەوەی مزگەوتەکە لەوەیە باش بێ چوویتە دەرەوە خراپەکە تووشت دێت چونکە لەگەڵ خەڵکە ئاژیت و خۆ لە کۆمەڵگایەکی ترانیت ئیماندارانی بەڕێز